سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوەی عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەمە. سەردێڕی گرنگترین هەواڵەکان: دیداری کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی کوردستان لەگەڵ ژینا مدەڕەس گورجی. کوژران و برینداربوونی 18 کرێکاری وەرزی لە ڕووداوێکی هاتوچۆدا لە جوانڕۆ. ئاگردانی دارستانەکانی جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگەوە. خۆپێشاندانی دژبەرانی ئەردۆغان لە باکووری کوردستان و تورکیا. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە ناوچە نەوتیەکانی باشووری ئێران. گیان لە دەستان و برینداربوونی 27 قوتابی لە سوودی. درێژەی هەواڵەکان: دیداری کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی کوردستان لەگەڵ ژینا مدەڕەس گورجی. ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی کوردستان سەردانی ماڵی ژینا مدەڕەس گورجیان کرد لە شاری سنە و پشتیوانی خۆیان لەو چالاکوانە دەربڕی. ژینا مدەڕەس گورجی لەم دوایانەدا لەلایەن دادگای ئینقلابی سنەوە بە چەندین تۆمەتی ساختە بە 21 ساڵ زیندان مەحکوم کرا کە بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان 10 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. ڕۆژی پێنجشەممە چالاکانی مەدەنی سیاسی و مافی مرۆڤی کوردستان لە ماڵی و چالاکوانەی بواری مافی ژنان کۆبوونەوە و وێڕای نیشاندانی یەکڕێزی پشتیوانی خۆیان لە ناوبراو دەربڕی. کوژران و برینداربوونی 18 کرێکاری وەرزی لە ڕووداوێکی هاتوچۆدا لە شاری جوانڕۆ. بەرەبەیانی ڕۆژی هەینی 18 جوێزەردانی 1403 هەتاوی لە ڕووداوێکی هاتوچۆدا لە نزیک بانیگوڵانی شاری جوانڕۆ کرێکارێک گیانی لەدەستدا و 17 کرێکاری دیکە بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ئۆتۆمبیلێکی جۆری نیسان وانێت کە ژمارەیەک کرێکاری وەرزی پێبووە لە نزیک بانیگوڵانی شاری جوانڕۆ لەگەڵ ئۆتۆمبیلێکی جۆری دێنا بەریەک کەوتن. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا کرێکارێک بە ناوی فاتح دەروێشی خەڵکی جوانڕۆ گیانی لەدەستدا و 17 کرێکاری دیکەش بە سەختی بریندار بوون. شایانی باسە کە بەشێک لە بریندارانی ئەو ڕووداوە بەهۆی خراپی دۆخی تەندروستی بۆ ناوەندە دەرمانیەکانی کرماشان گوازراونەتەوە و ئەوانەی دیکەش لە نەخۆشخانەی جوانڕۆ چارەسەری پزیشکیان وەرگرت. سەرکەوتن بەسەر چیای مزگەوت میرزا لە ناوچەی چلچەمەی ساڕاڵ. ڕۆژی هەینی 18 جوێزەردان کۆمەڵێک لە شاخەوانان بە مەبەستی ڕێزنێنان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بەسەر چیای مزگەوت میرزای ناوچەی چلچەمەدا سەرکەوت. بە پێی راپۆرتە شاخەوانانی کوردستان بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شاهۆ بەهمەنی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری سنە و هەموو قوربانیانی سەرکوتی ڕژیم لە چالاکیەکدا بەسەر چیای مزگەوت میرزادا هەڵکشان و ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری گرتووە. شایانی باسە کە شاهۆ بەهمەنی لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 هەتاوی و بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ئاگردانی دارستانەکانی جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگەوە. لە ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردانەوە دارستانەکانی جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و هەوڵ و تێکۆشانی ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکە بۆ دامرکاندنەوەی ئاگرەکە ئەنجامێکی نەبووە. بە پێی راپۆرتەکان دارستانەکانی ناوچەکانی مەرەبزان و وەزی لە ناوچەی پارێزراوی بۆزین و مەڕەخێڵ سەرباشاری جوانڕۆ ماوەی 2 ڕۆژە لە ئاگردا دەسووتێت و هەوڵی ژینگە دۆستان و خەڵکی ناوچەکە بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە نەتیجەیەکی نەبووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ پەیوەندی تەلەفۆنی ژینگە پارێزان دوێنێکە لەگەڵ ژمارەیەک لە هاوڕەکانیان پچراوە و داوای یارمەتیان لە خەڵکی ناوچەکە کردووە کە بچن بەهانایەنەوە و کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەن. بانگهێشتی هێمن خواستان بۆ دادگای ئینقلابی سنە. هێمن خواستان تەمەن 30 ساڵ و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە لە شاری سنە لە پەیوەندی لەگەڵ پەروەندەی دووهەمی بۆ لە قەیدووی دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە بانگهێشت کرا. بە پێی ئیبلاغیەی دادگای ئینقلابی سنە هێمن خواستانە بێت لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بە لە قەیدووی دادگای گشتی و ئینقلابی سنە بناسێنێت. ناوبراو لە ڕێکەوتی دەی ڕازبەری ساڵی 1401 هەتاوی بە توندوتیژیەوە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە بۆ گرتوخانەی تلعاتی سپا گوازرایەوە. ڕۆژی 4 خەزەڵوەری هەمان ساڵ بە دانانی وەسیقەی 500 میلیۆن تمەنی و تا کۆتایی قۆناغەکانی لێپرسینەوە لە زیندان ئازاد کرا. هێمن خواستان
لە مانگی گوڵانی 1402 تاوی لەلایەن لقی یەکی دادگای انقلابی سنە بە سەرۆکاتی قازی سەعیدی بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان، بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندان و بە تۆمەتی پێکێنانی دەستە و گروپ بۆ تێکدانی ئاسایشی گشتی بە 17 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کرا. بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان حکمی 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. خۆپیشاندانی دژبەرانی ئەردوغان لە باکووری کوردستان و تورکیا ڕۆژی هەینی هەژدەی جوێزەردان دژبەرانی ئەردوغان لە شارەکانی جوولەمێرگ لە باکووری کوردستان و ئیستانبول لە تورکیا دژبەدانانی قەیوم لە جێگەی شارەداری هەڵبژێردراوی دەمپارتی ڕژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان لە گەڕەکی کادیکۆی ئیستانبول و شاری جوولەمێرگ بۆ جارێکی دیکە لە ئاسەپاندنی سزای 19 ساڵ زیندان بەسەر محەممەداکی شاریداری هەڵبژێردراوی خەڵک خۆپێشاندانیان کردووە و دروشمەکانی شارەداریەکان مڵکی جەماوەرن و ڕێگە نادەین داگیر بکرێن بژی بەرخۆدانی جوولەمێرگ و کوردستان گۆڕستانی فاشیستەکانیان بەرز کردەوەتەوە. برینداربوونی چەند کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر قامیشلو. شەوی پێنجشەممە هەفتەی جوێزەردان ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر دوو ئۆتۆمۆبیل لە شاری قامیشلووی سەر بە ڕۆژاوای کوردستان و بەهۆیەوە چەند کەس بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان ئۆتۆمۆبیلێکی مەدەنی لە نزیک زەویە کەشاوەرزیەکانی قامیشلو لەلایەن تورکیاوە کراوەتە ئامانجوو، بەو هۆیەوە چەند کەس بریندار بوون و بەرهەمی کوشت و کاڵی جوتیاران لە ئاگردا سوتاوە. هەروەها لە گوندی ئامبارەی قامیشلو ئۆتۆمۆبیلێکی دیکە لەلایەن پابادەکانی تورکیا کراوەتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالز لە ناوچەنەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی هەینی هەژدەی جوێزەردان کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە ناوچەنەوتیەکانی باشووری ئێران بۆ جارێکی دیکە دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکانسالس خوازیاری وەلانانی پەیمانکار بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، زیادکردنی یاسی ئەقدەست و مەزایە، وەلانانی جیاوازی، نوێکردنەوەی گرێبەستەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، جێبەجێکردنی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان وە کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب. ڕۆژی هەینی هەژدەی جوێزەردان کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب لە پارێزگای ورمزگان لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووەوە بەهۆی پەرداغنەکردنی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. کرێکاران دەڵێن کە خاوەنکار چەندین پرۆژەی گرنگی ئەنجامداوە و پارەی هەیە، بەڵام بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی داخوازی کرێکاران نادات. کۆبوونەوەی خەڵکی تەفتان لە بەردەم فەرمانداری. ڕۆژی پێنجشەممە هەفتەی جوێزەردان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری تەفتان لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ناڕەزایەتی بە کار و چالاکی شرکەتەکانی شاغڵ لە معدەنی ناوچەکە لە بەردەم فەرمانداری کۆبوونەتەوە. بە وتەی دانیشتوانی ناوچەی تەفتان شرکەتەکانی سەر بە قەرارگای خاتەمۆلەنبیای سەرباسپای پاسداران بە بیانووی لێدانی معدەن زەوی بزاری کەشاوەرزی خەڵکیان داگیر کردووە و زیانی خەڵکیان قەرەبوو نەکردوێتەوە. پێشتر چالاکانی مەدەنی سەبارەت بە پیسکردنی ژینگە و سەرچاواویەکانی ناوچەی تەفتان هۆشداریاندا بوو، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە داواکاری خەڵک نەداوە. برینداربوونی 16 کرێکاری معدەنی تەزرەی دامغان بە هۆی ڕووداوی هاتوچۆ. شەوی سێشەممە 15 جوێزەردان سرویسی هاتوچۆی کرێکارانی شاغڵ لە معدەنی تەزرەی دامغان تووشی ڕوودا بووە و بۆ هۆیەوە 15 بۆ 16 کرێکار بە سەختی بریندار بوون. بە پێی زانیاریەکان سرویسی گواستنەوەی کرێکارانی معدەنی تەزرا بە کاتی شەو لە جادەی نێوان شاڕوود بۆ دامغان تووشی ڕووداوی هاتوچۆ بووەوە زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی بریندارانی ڕووداوە لە بەردەستانیە. هەروەها جێگای ئاماژەیە کە لە ساڵی 1402دا بەهۆی ڕووداوەکانی کار 2115 کرێکار واتە 2094 پیاو و 21 ژن گیانیان لەدەستداوە و بەنسبەت ساڵی پێشووتری کە ئامارەکەی 1900 کەس بووە 11.5% زیادی کردو. 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 11.5% زیادی ک
و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستان و برینداربوونی 27 قوتابی لە سووریا. ڕۆژی پێنجشەممە هەفتەی جوەزەردان ئۆتۆبوسی گواستنەوەی قوتابیانی مەدرسێک لە باکووری سووریا کەوتە نێو دۆڵێک و بەهۆیەوە 7 قوتابی یانیان لەدەستدا و 20 قوتابی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی سووریا، ئۆتۆبوسی گواستنەوەی قوتابیان لە شاری دەرکۆش لە باکووری سووریا بە هۆکارێکی نادیار کەوتەتە نێو دۆڵێکدا و لە ئەنجامی ڕووداوەدا 7 قوتابی بوونەتە قوربانی و 20 دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.